بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان پەرلەمانی کوردستان لە بری لێپرسینەوە کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. ژمارەیەک پەرلەمانتارەی کوردستان یاداشتێکیان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە بۆ ئەوەی لێپرسینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات، بەڵام تاکو ئێستا وەڵام نەدراونەتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە نەوزەد ڕەسوول ئەندامی پەرلەمانی عێراق باس لە ڕۆڵی پەرلەمانتارانی کورد لە عێراق و هەرێم بۆ چارەسەرکردنی پرسی موچە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. پەرلەمانی کوردستان لێپرسینەوە لە حکوومەتی هەرێم ناکات و کۆبوونەوەی لەگەڵ ئەنجام دەدات. ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان واژۆی پێویستیان کۆ کردوتەوە و ڕەوانەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیان کردووە بۆ ئەوەی بانکەشتی حکوومەتی هەرێم بکرێت و لە دانیشتنێکی تایبەتدا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت. تاوەکو ئێستا شۆڵامیە و پەرلەمانتارانە نەدراوەتەوە. لە بریەوە دوێنێ حکوومەتی هەرێم لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆک و جێگری لیژنەی یاسایی و دارایی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا وەفدی حکوومەتی هەرێم وەڵامی چەند پرسیارێکی پەرلەمانتارانی کوردستانیان نەدایەوە دەربارەی کۆی قەرزەکانی سەرحکوومەت و وەرگرتنی پارەی پێشەکی نەوت. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان پرسیارێکی ئاراستەی وەفدی حکوومەت کردووە دەربارەی کۆی قەرزەکانی سەرهەرێم و وەرگرتنی پارەی پێشەکی نەوت. لە وەڵامدا وەفدی حکوومەت وەڵامیان نەداوەتەوە و کۆی قەرزەکانیان ئاشکرا نەکردووە و وتویانە دواتر وەڵامتان دەدەینەوە. لەلایەکی ترەوە عەلی حەمەساڵاح ئەندامی پەرلەمانی کوردستان چەند پرسیارێکی ئاراستەی حکوومەتی هەرێم کردووە بەڵام وەڵامیان نەداوەتەوە. پرسیارەکانیش بریتی بوون لە ئەو بڕەپارەی لە تورکیا و 6 کۆمپانیا وەرگیراوە بە فرۆشتنی نەوت بە پێشوەخت چی لێ هاتووە، 10 ملیار دۆلاری بانکەکان ڕاکێشراوە چی لێ هاتووە، لێکۆڵینەوە لە برنە دەرەوەی پارە دەکرێت. لە بەرامبەردا وەفدی حکوومەتی هەرێم وەڵامی ئەو پرسیارانەیان نەداوەتەوە. لەلایەکی دیکەوە پێشتر ژمارەیەک لە پەرلەمانتاران داوای بانکهێشتی ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتیەکانیان کردبوو، بەڵام نەک ئاشتی ئەورامی نەهات بۆ دانیشتنی تایبەتی پەرلەمان، تەنانەت بەشداری کۆبوونەوەی حکوومەت و پەرلەمانیشی نەکرد. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت ئاشتی هەورامی دووبارە گەڕاوەتەوە دەرەوەی وڵات و حکوومەتیش ڕێگری کرد لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت. سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند چەندین پرسیاریان لەبارەی نەوت و داهاتەکەی ئاراستەی ئاشتی هەورامی و حکوومەت کردووە بەڵام وەڵام نەدراونەتەوە. ئەو پەرلەمانتارە باس لەوەش دەکات سەرەڕای ئەو هەموو پرسیارە بێوەڵامە و دوای ئەوەی ئاشتی هەورامی کێڵگەی نەوتی شێخانی بە تەواویدایە کۆمپانیایەکی بیانی دیسان گەڕاوەتەوە دەرەوە. هەرچەندە لە کۆبوونەوەکەی حکوومەت و پەرلەمان بڕیار دراوە لیژنەیەکی تایبەت لە نێوان هەردوو لە بۆ هەماهەنگی پێک بهێنرێت، بەڵام پێناچێت تەواوی داهات و خەرجەکانی حکوومەتی هەرێم بۆ پەرلەمانتاران ئاشکرا بکرێت. هەندێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانیش ڕەخنیان لە کۆبوونەوەکەی دوێنەی پەرلەمان و حکوومەت هەیە و پێیان وایە دەبوایە حکوومەتی هەرێم بانکهێشتی دانیشتنێکی تایبەت کرابایە و سەرجەم پەرلەمانتاران پرسیاریان ئاراستەی حکوومەت کردبات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک عومەر بەخێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی بچینە سەر ئەو پرۆژەی کە ئێوە ئەو یاداشتێکی ئێوە ئاراسی سەرۆکایەتی پەرلەمانتان کردو بۆ لێپرسینەوە لە حکوومەت. دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەر کۆبوونەوەکەی دوێنەی پەرلەمان و حکوومەت بزانم، پێتان وایە کۆبوونەوەیکی بەرهەمدار بۆ ئەم کۆبوونەوە؟ سوپاس بۆ جەناب و بۆ بینەرانی کەناڵی پەیام و هاوڕێی بەڕێزم کاک نەوزاد. بەڵێ سوپاس. بەڕای من بەداخەوە ئەمە بۆ بتە نەریتێک کە لە سەردەمێکیش کە ئێمە لە بڵین پەرلەمان لە ماوەی حەقیقی خۆیان بوو کە ئێستا لە ماوەیەکی درێژکراوەی کە بەڕای من ماوەیەکی نایاساییە هەرچەند کراوە بە یاسایی. لەو سەردەمەشا چەند جار ئەمە دووبارە بوویەوە خەریکە وای لێ ئەبێتە نەریت لە ناو پەرلەمانە کاتێک ئەندامانی پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان داوای گفتوگۆ یان لێپێچینەوە یان لێپرسینەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستانەکەن کە بێنە پەرلەمانیان وەک وەزیرێک دەکەن بە جۆرێ جۆرەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆ دزینەوە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەندامانی پەرلەمانە یان پەنا دەبنە ئەوەی دێنە ناو هۆڵی پەرلەمان و ژمارەیەکی مەحدود لە پەرلەمانان تارەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ڕێکەون ژمارەیەکی مەحدود لە ئەندامانی پەرلەمان قسە بکەن
یان دێن بە جیا لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمانە و هەنەوە کە دێن ئیستیقبالیش لێ ئەەکەن وەکو ئیستیقبالی بەتەل و سەرکەوتو ئیستیقبالان لێ دوێنێ وەکو پاڵەوان و پاڵەوان بەڕای ڕێڕسمەکەی پەرلەمان بەڕای من سووری نەدەویست پێ دوایە بەڕای من پێویستی بە و نەفەرشی سوور هەبوو وەکو بەتەلیش ئەوان پێویست بوو بێنە بەدەمی پەرلەمان بۆ ئەوەی لێ پێچینەوەیان لێ بکرێت و بۆچی ئەم دۆخە ئەم هەرێمی کوردستانە بەم دۆخەگەیانەوە دوێنێ کامیان زاڵتر بوون وەفدی حکوومەتیان پەرلەمان من تەسەوڕمە کرد وەفدی حکوومەت لەوە ئەچوو بەرپرسی پەرلەمان بێ نەک ئەوان ینی بێ ئەوان بێن لێ پێچینەوە لەمان بکەن نەک بەعکسەوە بێت بەداخەوە کۆبوونەوەە باش نین ئەوە بەڕایەوە غیابی سەرۆکی پەرلەمانیش بۆ خۆی کاریگەری هەیە لەو ئەو ئەتەکێت و ئەو پرۆتۆکۆڵیانە ئەگەر سەرۆکی پەرلەمان بۆیە سەرۆکی پەرلەمانی حەقی کە مەسەن بەڕێز دکتۆر جعفەری میرنیکی پیاوێکی بەئەدەبە پیاوێکی بەڕێزە بەڵام سەر بەو حیزبەیە کە سەرۆکی حکوومەتی لێە و لە حیزبیشە ئەو بەرپرسی سەرۆکی حکوومەت دەرپرسی ئەمە و کاریگەری بۆ خۆی هەیە لە ڕووی دەرونیشەوە کاریگەری هەیە لە ڕووی حیزبی و کاریگەری هەیە و لە ڕووی هەڵسوکەوتی پەرلەمان و حکوومەتیشەوە کاریگەری بە هەمان شێوە بۆ خوشکی بەڕێزم بێگەردخان ئەندامی سەکردایەتیە ڕاستە لەوانەیە لە قوبات تاڵەبانی بەبەست لەبەرەوەی قوبات تاڵەبانی دیارترە ینی لە ناو عائلەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە عائلەی تاڵەبانیە بە هەمان شێوە قوبات تاڵەبان بێگەردخانیش وەک بڵێن بەرپرسێکی خۆی پێشوازی لە پێتان وایە کۆبوونەوەکەی دوێنێ بۆ خۆدزیینەوەی حکوومەت بوو خۆ بزێتەوە لە گومانیپیانی هەر لەو کۆبوونیەوەیشا حکوومەت خۆی دزیوەتەوە لەو پرسیارانەی کە هاوڕێی بە ڕێزمان کاگ عەلی و ئەو برادرانی کە لێوە بوون لیان کردوون دەربارەی خەرجەکان دەربارەی پلانتان بۆ ئایندە دەربارەی ئایا ئەگەر خۆرمەڵە مەسەن بە 100,000 بەرمیلەوە خوانەخواستە دەست حکوومەتی عێراقی کە چیەکەن پلانتان چییە چەند پارەی تووچیا قازان و چۆنی دەنەوە چەند پارەی بەڵێندەران قەرزان چۆنی دەنەوە چەند پارەی کۆمپانیەکان قەرزارن چۆن ئەیدەنەوە چەند پارەتان لە باغەکان ساحب کردووە چۆن ئەیدەنەوە چۆن ئەو پارەی لەوە رووسیا بۆ هەوردان کردو چۆن پارەکانە دەنەوە ئەمان هیچیان وەڵام نەدراوەتەوە پێیانتون لە ئایندا وەڵامە دێنەوە تقریبان هاتوونەتە ئەوێ بۆ لە ناو پەرلەمانە بۆ ئەوەی پلانی ڕابگەێنن کە جارێکی تر دەستبەرنەوە بۆ قوتی هەژاران و موچەخۆرانی پێشمەرگە ئەوانیش کەم بکرێتەوە بۆی بتوانن هیچ نەبێ بە کولەمەرجی ئیدامە بە و نیوە موچە و ڕوبع موچەیە بدەن کە هەیە کە بە 2 مانگ جارێ یان 3 مانگ جارێک تەمان ئێستا موچە بۆتە 3 مانگ جارێ بۆچی چونکی لە ساڵی 2007 3 مانگ موچە ڕۆشتووە موچەی پێشمەرگە موچەی پێشمەرگە دابەدە نەکراوە کەواتە ئەکرێ بڵێ لە هەموو ساڵێک 8 مانگ یان 9 مانگ موچە سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێز کاک مەرزیاتر قسە دەکەین سەرەوە مەسەلەیەکە بچینە هەورێ لای کاک نەوزاد زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت لەسەر ڕۆڵی نوێنەرانی کورد لە بەغداد قسە بکەین بە دیاریکراوی وەکو پەرلەمانتارانی کورد دەتوانن چی بکەن دەتوانن هیچ فشارێک دروستکەن بۆ مەسەلەی باشکردنی بژێوی بۆ مەسەلەی باشکردنی موچە چونکە ئێستا دۆخی خەڵک لە بارودۆخێکی زۆر سەختدایە. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی پەیام واسڵاوی تایبەتیش بۆ برای خۆشەویستمان کاک عومەر. لە ڕاستیدا من باوەڕم وایە ئێمە بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی بەڕێستان بدەینەوە پێویستیمان بە جۆرێک لە بەراوردکاریە ئەگەر سەرپێیش بێت لە نێوان هەردوو پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستان. بۆچی لەبەر ئەوەی تێبگەین لەوەی کە چ دەگوزارێ لە پەرلەمانی عێراق و لە پەیوەندەکانی لەگەڵ حکوومەتی فیدرال و لە هەمان کاتدا ئەو پەیوەندی کە لە نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە. لە ڕاستیدا ئێمە 3 ساڵە لە پەرلەمانی عێراقین ئەوەندەی خۆمان بەشدار بووینە لە کۆبوونەوەکانی پەرلەمان و لە ڕۆلی پەرلەمان لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا بە ئاشکرا ئەو ڕاستیە دەبینین کە پەرلەمانی عێراق دەستگایەکی یاسایی چاودێریە بەسەر هەموو دام و دەستگاکانی دەوڵەت بە سەرۆکی حکوومەتی عێراق و وەزیرەکان بە بەڵگەی ئەوەی توانیمانە لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو چەندین وەزیر لێپرسینەوەی لە ناو هۆڵی پەرلەمان لەگەڵ بکرێ تەنانەت وەزیری بەرگری عێراق لە بەرەکانی جەنگ بوو پەرلەمانی عێراق لەبەر دۆسەی گەندەڵی و لەبەر دۆسەی ئەو کەم و کوڕیانەی کە هەی بووە لە ناو وەزارەتەکە لایدا و متمانەی لێسەندەوە.
ئەمە یعنی وەڵامێکی گەورە بوو بۆ هەموو دنیا بەوەی کە زۆرجار لە هەرێمی کوردستان دەگوترا بۆیە سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەرچی شەرعیەتی تەواو بووە بەڵام شەڕی داعشمان هەیە کەچی وەزیری بەرگری عێراق لە ئالۆسترین دۆخ کە لە ناو بەرەکانی جەنگ بوو پەرلەمانی عێراق متمانەی لێسەندەوە و لەلایەکی دیکەوە وەزیری دارایی عێراق بەهۆی ئەو دۆسیانەی کە لەسەری بوو دیسان دەتوانین بڵێن متمانەی لێ وەرگیراوە لایەن پەرلەمانی عێراق و چەندین وەزیری دیکە بانگشتی پەرلەمان کرا و چەندین سەرۆکی دەستەی دیکە بانگشتی پەرلەمان کرا و لێپرسینەوەی تەواوی خۆیان لەگەڵ کرا لە ماوەی ئەزمموی حکمڕانی لە عێراقدا ئێستا ژمارەیەکی زۆر لە وەزیرەکان حکمی یاساییان بەسەر دادرا هەندێکیان لە زیندانەکانن و هەندێکیان فەرمانی گرتمیان لەسەرە ناتوانن هاتوچۆی عێراق و وڵاتانی دیکە بکەن مەبەستم ئەوەیە دەستەی نەزاهەی عێراق ئەو دۆسیانەی کایە هەم لە بەرپرسی باڵا لە بەرپرسی مامناوەندی ئەوانن کە پەرلەمانی عێراق بڕیاری یاسایی لەبارەیانەوە دەرکردووە بەڵام بە پێچاوانەوە تۆ تەمەشا دەکەی پەرلەمانی کوردستان بەداخێکی ئێزگار زۆرەوە یعنی پێمان خۆش نییە ئەم ڕخنەیە ڕوبەڕووی پەرلەمانی کوردستان بکەینەوە بەڵام ئەوە واقعەکە کە دەیبینین هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو فەرمانبەرێک وەکو کاربەردەستێکی خۆی تەماشای پەرلەمانی کوردستان دەکا ئەمە بەشێکی پەیوەندی بەو دۆخە نەخوازراوەیە کە لە هەرێمی کوردستان بەردەوام بوونی هەبووە و بەشێکی پەیوەندی بە بێئیرادەیی پەرلەمانی کوردستانەوە هەیە یعنی چۆن دەتوانی پەرلەمانتار لە ناو بینای پەرلەمانێک دابنیشێ کە حکوومەتێک کە لە ئاساسدا بەپێی یاسا کە دەبێ پەرلەمانەکە چاودێری سەرۆکی حکوومەت وەستافی ئەنجومەنی وەزیران بکە کەچی لەولاوە حکوومەت خۆی بە گەورەتر و خۆی بە بەرپرسیاری ئەو پەرلەمانە دەسانێت بۆیە بە هیچ جۆرێک ینی ئێمە ناتوانین حکوومەتێکی تەندروست و حکوومەتێکی کارا و کارامەمان هەبێت ئەگەر ئێمە پەرلەمانێکی قسەکەر و پەرلەمانێکی ڕەخنەگر و پەرلەمانێکی جێبەجێکەری یاساییمان نەبێتن بۆیە دەبینین یعنی وەزیرێک کە لە هەرێمی کوردستان وەزیری سامانە سروشتەکان وەکو گاڵتەکردنیە کە بەردەوام بە پەرلەمانی کوردستان و بە خەڵکی کوردستانی دەکا تا ئێستا دۆسیەی وەزارەتەکەی لە ناو جانتایەکە ئێستا جاران لە ناو جانتایەک بوو خەڵک جانتاکەی دەبینی کە وەزارەتێکە بەدەست کەسێکەوەیە و پەیوەندی بە پەرلەمان و بە حکوومەت و بە خەڵکەوە نیە ئێستا خۆشبەختان بەداخەوە نەخۆشبەختانە ئێستا دەبینین ئەو وەزیرە هەر نابیندرێ یعنی نایە ئامادەنیە لە بەردەم پەرلەمانتاران لە بەردەم خەڵکی کوردستان کە بۆتە مایەی سەر ئێشە بۆ خەڵکی کوردستان کە بۆتە مایە ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی دارایی کوشندە ببینەوە و ڕوبەڕووی ئەوە ببینەوە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان فەرمانبەرە سەربەرزەکان ئەوانەی کە بە چارێگە موچە بەڕاستی بە 2 مانگ 3 مانگ جارێک داوامیش دەکەن کەچی ئەو وەزیرە یان ئەو حکوومەتە ئامادەنیە بێتە بەردەم ئەو پەرلەمانە چکە دوجار پەرلەمان بریتە لە گزارشت بریتە لە ئیرادەی ملەتێک ئەوانە ینی ئیرادەی ملەتیان بەلاوە گرنگ نیە بۆیە من زۆر جار گوتومە ئێمە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان لە بەردەم حکوومەتێک نین بەقەدەر ئەوەی ئێمە لە بەرامبەر دەسەڵاتێکی خۆسەپێنین ئەو دەسەڵاتە خۆی سەپاندووە یعنی هیچ بنەمایەک و تایبەتمەندێکی حکوومەتی تێدا نیە حکوومەتێک نەتوانێت موچە بدە حکوومەتێک نەتوانێت فەراهەمی ئازادی و دیموکراسی ڕاستەقینە بۆ خەڵک بکە حکوومەتێک ئیلا زمانی بگرە و بکوژە و لێدە و بکوتەی بزانێت و هوەری دزیکردن یەکێک بێ لە هوەرە سەرچەکانی ئەو حکوومەتە ئێمە ناتوانین پێ بڵێن حکوومەت لەبەرەوە حکوومەت تایبەتمەندی خۆی هەیە حکوومەت ئەوەیە کە بتوانێت متمانە لەگەڵ خەڵکەکەی خۆی دروست بکە و ژیان و گوزەرانی خەڵک ڕێک بخە لە کاتی هەبوونی گرفت و قەیرانەکان ئامادە بێ بچێتە بەردەم خەڵک ئامادە بێ بچێتە بەردەم پەرلەمان و ڕوونکردنەوە بدا و هۆکارەکانی ئەو دۆخە خراپانە باز بکە و داوای پشتیوانی لە خەڵک بکە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بۆیە ئێمە ینی ئەوەی کە گرفتمانە وەکو پەرلەمان تارانی کورد لە عێراق بەردەوام ئەوە بووە کە ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد بەبێ جیاوازی هەرچەندە هەوڵ دەدەین لە پەرلەمانی عێراق ڕۆمان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لە چارەسەرکردنی موچەی خەڵک بەڵام دوجار لە بەردەم حکوومەتێکی کە حکوومەتی هەرێمی کوردستانە ئیستعدادی تێدا نییە
چ بە تەبایی و بە یەکڕیزی لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆی بێتە مەیدانەکە و بێ لەگەڵ عێراق گفتوگۆ بکە و دابنیشێ و بە شێوەیەکی شەفاف ئامادە بێ لە دۆسەی نەوەت لە دۆسەی لیستی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە لیستی خانەنشینانی هەرێمی کوردستان لە هەموو ئەو دۆسیانەی کە پەیوەندی بە گفتوگۆ و ڕێخستنەوەی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بێ ئامادە بێتن. ڕاستە ئێمە بەزارەکی گوێمان لێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەو شکستانەی کە لە پاش ڕیفراندۆم بەسەری هاتووە دەڵێ ئێمە ئامادەین گفتوگۆ لەگەڵ عێراق بکەین، ئێمە ئامادەین بینە بەغدا، بەڵام لە ڕاستیدا ئەمە قسەیە، یعنی ئێمە ئێستا لە دۆخێک داین ئەو دۆخەی دوای ڕیفراندۆم زۆر جیاوازە لەگەڵ ئەو دۆخانەی کە پێشتر لە دۆخەکەدا هەبوو. بەڵێ سپاس دەکەم دواتر گرێم بۆ لای بەڕێزت کاومەر سەبارەت بە قسەکانی کە نەوزاد کە وتی حکوومەت وەکو فەرمانبەر سەیری پەرلەمانی کوردستان دەکات. تۆ شەمان بۆ چوون دوایە؟ من کاک نەوزاد ئیتر ئەوە بێ داوای لێبوردنی لە یەکەم ئەبێ ڕێگەم بدا منیش ئەو ڕخنانەی لەسەر پەرلەمانی من لە زۆر سەبارەت بە پەرلەمانی کوردستان لەگەڵ زۆربەی قسەکانی پێ دوایە فەرمانبەرە لەگەڵ فەرمانبەر نییە، بەڵام ئەی چییە؟ پەیڕەوی ناوخۆی یەکەم جار بۆ معلومات بڵین مۆرکی حیزبایەتی لە ناو پەرلەمانی کوردستانە زۆر زاڵە. باش لەبەرەوە مەسەرەن تۆ بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویستە پرساندن بکەی، دوای پرساندن ئەگەر پرسەکەت بەدڵ نەبوو ئەمە دەردی هینە. ئەو پەیڕەوی ناوخۆیە سەقەتترین پەیڕەوە کە پەیڕەوی ناوخۆی بە کاڵا بەقەدەر باڵای حکوومەتی هەرێم بڕاوە. خولەکانی پێشووی پەرلەمان بە شێوەیەک بووە کە هەمیشە پەرلەمان لە خزمەت حکوومەتە بوو کۆی کاک نەوزادی، بەس ئەم خولە ئێمە ویستمان وا دەرنەچێ، ئێمەیان بەو دەردەبرد. ئێمە ئێستا و پەرلەمانی کەیسێ بەڕێی من ئەم پەرلەمانە ناکرێ بڵێ پەرلەمانێکی ئەکتیف، ئەمە وەکو پەرلەمانی کاربەرێکەر وایە. ئێستا پێشتر وتت نایاساییە و پەرلەمانە ناڵێ منەڵێم بەڕێی من بە شێوەیەکی نایاسایی ئەم پەرلەمانە درێژکراوەتەوە. بەڵام بۆچی مەسەن ئێستا بەرداوامن مەسەن مادەمەگەر پێڵم بوارم بدە بێڵە چۆن بواری کاک نەوزاد داقسە بواری دەبا قسەکەم تاواکەم. من بۆ خۆمەڵێم ناکرێ مەسەن تۆ ئەگەر پەرلەمان یەکمانی وەرزی خۆی بەپی مادەی پێم وایە مادەێکە لە مادەکانی تاو ئەگەر یەکمانی لە تەمەنی خۆی درێژکاتەوە بێ دوو لە سەرسێ دەنگی بۆ بدە، بەڵام ئەم پەرلەمانە تەمەنی خۆی بۆم بە دەوەری دەمانگ درێژ کردوێتەوە بە ئەکسەریەتێکی بەسیط بە مطلق بە ئەکسەریەتی مطلق، یعنی ئەمە بۆ خۆی جۆرەکەن ناشەرعی. لەبەرەوە بەڕای من ئەم درێژکردنەوەی ماوەی پەرلەمانە شەرعاندنە، ئەجینا شەرعی نییە. ئەمەوە من بێ وەڵامێکی جەنابی بێم، قسەکەی ڕاستە پەرلەمانی کوردستان تا ئێستا بە درێژایی تەمەنی نەیتوانێت وەزیرێ یا سەرۆک وەزیرانێ لە کار بخە. هۆکارەکێشی ئەوەیە کاتێ وەزیرێ دێنی مەسەن بۆ نمونە وەزیرەکە وەزیری حیزبی ئێکسە، حیزبی ئێکس لەگەڵی نەوێت کە لەگەڵی نەبوو ئیتر تۆ دروستسێ دروست نا ئەیانی کێتیە یا پارتیە بۆ نمونە یان گۆڕانە یەکێ لەم سێلایانە یان کۆمەڵە یایە گرتو ئەو وەزیرە. ئەگەر لەوانەیە وەزیرێکی کۆمەڵ و یەکگرتو بێنی بەڕێی من بتوانی سقەی لێوەرگیتەوە لەبەر دوور سەرسێ بۆ دروستە بێ، بەڵام تو هەرگیز ناتوانانی وەزیرێکی پارتی بێنیتە ناو پەرلەمان و درست سەرسێ بۆ دروست نابێت، دوور سەرسێ بێ 74 دەنگ بێ، ئەوان هەر بخوایان 38 دەنگ. لەبەرەوە ناکرێ ئەمە لە پەرلەمانی کوردستان ناکرێ، پێویستە ئەم پەیڕەوی ناوخۆیە بگۆڕێ. ویسمان بیگۆڕین نەماتوانین. بەس من دوو ڕەخنە ئاراستی پەرلەمانی عێراقەکەم بەتایبەتی من هەمووی هەندێک لە پەرلەمانە کوردەکانیش و پەرلەمانی عێراقیش مەسەن ڕاستەکە ئەوان دەستیان خۆش بێ وەزیری بەرگری و وەزیری دارایی سونەیەک و کوردێکیان لابرد، بەس بۆچی تا ئێستا نەیانتوانێت وەزیرێکی شیع لابرد؟ یعنی لەناو وەزیرە شیعەکانە گەندڵ نییە؟ پێگەی سونەشیان لاواز کرد، پێگەی کوردیشیان لاواز کرد. پێدا بۆ وەزیری داراییان پێگەمان لاواز بوو. تاوان پێگەی لاواز بوو، تۆ مەفروضە خۆ ناڵێم باشیان نەکردووە، دەستیان خۆش بێت فاسید هەر فاسیدە لە هەرکوێ بێ، هەر کەسێ فاسید بێتەوە بەرەی لایبەری، بەڵام فاسیدێکی شیعەشیان لابردە هەریج نەبێ بۆ ئێمەش ماوەتە ڕاستە ئەم پەرلەمانە پەرلەمانێکی ئەکتیڤ. ئەگەر پەرلەمانی عێراقیش بەو شێوەی ئەکتیڤە کە جەنابی کاک نەوزاد باسەکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ قسەکانی خۆ عەباتی گەورەترین زەربەیە لە کاتی داگیرکردنی مووسڵاوز 5 فرقە خۆی تەسلیمی عێراقن بۆ نەیانتوانی مالیکی عەفوکە مالیکی بۆ ئەوان نەبوو لەسەر پێشتر بوو. ئەڵێ ئێستا وەکی جێگری سەرۆک کۆمارە بێتە بەردەمی پەرلەمان و ئیستیجواب بکرێ تا ئێستامان بۆ نەکرێ ببوورە لەسەر ئەو کارەسەدە گەوری بەسەر خوڕماتۆ هاتووە. تا ئێستا پەرلەمان نەیتوانێت بڵێ کاکەوە جینۆسایدێکە لە خوڕمات و ڕوویاوەرن وەزیری ناوخۆ وەزیری بەرگری ئێوە بۆچی ئەم کارەکەن وەزیری بەرگری پێمە هەر عەبادی خۆیەتی باشە. ئەوەی لە کەرکووک ڕوویدا
بەکارهێنانی هێز بەپێی دەستوری عێراقی بەپێی مادەکانی دەستوری مادەی 8 یان 9 دەستوری عێراقا نابێ هێزی چەکداری عێراقی بە هیچ جۆرێ بە گژ میلەتەکەی خۆتا بکەیتەوە بۆ سەرکوتنی میلەتی خۆت تۆ هێزی چەکداری عێراقیت بەکارهێنەوە دژی خەڵکی کرد ئەمە بابەتێکیکە و نابێ بە هیچ جۆرێ میلیشیا دروست بێ بە یاسایەک ئەم برا بە ڕێزانەی ئێمە کە لە پەرلەمانی هەندێکیان مناڵم هەمویان هەندێکیان نەبرا بە ڕێزانە بێم وایە فراکسیۆن و کۆمەڵ و فراکسیۆنی یەکگرتوو نەبێ لە پارتیش و لە یەکێتیش و لە گۆڕانیش هەندێکیان هەمویان نەبووە ئەوانش هەندێکیانە دەنگیان بە یاسای حەجی شعبی داوە کە دژی دەستورە میلیشیایەکی حەجی شعبی دەدەن من ئەو کاتە بابەتێکم نووسی پێم وتن کاتێک ئێوە دەنگەتەن بە میلیشیای حەجی شعبی ئەمە لە مانگی 11 ساڵی بمبورە بێت تەواویکەم جوولێ لە مانگی 11 ساڵی دقیق پێم وایە لە 27 ساڵی 2016 بابەتم نووسی پێم وتون ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانی کوردستان لەوێ ئەوانەی کە دەنگتان داوە بە حەجی شعبی چۆن وەڵامی پرسیاری دایکی شەهیدەکانە دەنەوە کە بەدەستی حەجی شعبی شەهید دەبێ ئێستا ئەبێ لێم پێیان بڵین ئەو ئەندام پەرلەمانانەی لە عێراق کە دەنگیان داوە بە یاسای حەجی شعبی چۆن وەڵامی خەڵکی تووسخورماتوو ئەو دایکە جگەر سوتاوانەی خورماتوو کەرکووکە دەرەوە بەڵام نابێت لە سەرکردەکانی کوردیش بپرسرێ ئەوانیش چۆن وەڵام دەدەنەوە کام سەرکردە ئەنجومەنی باڵای ریفراندۆموانەی برای ریفراندۆمیاندا ئەنجومەنی باڵای ریفراندۆم بابەتێکی گەر حەزەکەی داخلی ریفراندۆم بی ناوەسمەوانیش خۆ پێشێلکاری کراوە بەڵام باشە تۆ بابەتی ریفراندۆم ئەگەر بینە سەرباسی تۆ ئەگەر دەستکەین بە ساتنی هێزەکانی عێراق پەیوەندی بە ریفراندۆمە بوو فعلەن بەڕای من وەکو عومەر عنایەت حکوومەتی عێراقی هەرگیز بێدەنگ نەبوو لە ئەوەی کەوا ئێمە لە کەرکووک و لە تووسخورمات و لە شنگال و ئەوانە بین بەڵام ریفراندۆم پەلەی پێکرد و بەڕای من هەڵەی قیادەی کوردی ئەوەیە نامەکەی تلێرسۆنی قبوڵ نەکرد سوپاس دەکەم ئەگەر بین سەر یادداشتێکی خۆتان کە ئاراستی سەرۆکاتی پەرلەمان تاکەوت بۆ لێپرسینی و لە حکوومەت بەکوێ گەشت دوو یادداشتمان نووسیوە یادداشتێک بۆ بانگێشتی ئاشتی هەورامی و یادداشتێکیش بۆ ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستان بۆی لێپرسینیوان بۆ ئەوەی بێنە ئەوێ بۆ گفتوگۆ بووە بەڵام یانەت بۆ سعادە فەرزین بۆچی بۆ گفتوگۆیە بۆی ئەڵم ئینەکە سەقەتە پێویستە یەکەم جار پرسیار ئاراستەیان بکەی پرسێک ئاراستی ئەو کەسە بکەی کە تۆی لێپرسینەوەی لێ بکەی بەڕای من پرسەکەش کراوە ئەگەر بۆ لێپرسینەوەش بێ بۆ گفتوگۆ بێ نە سەرۆکی حکوومەت نە حکوومەت نە وەزیری دارایی نە وەزیری پلاندانان نە وەزیری سامانە سروشتەکان ئامادە نین بێنە بەردەمی پەرلەمانی کوردستان بۆ لێپێچینەوە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان وەکو کاگەنەوزاد باسی کرد تا ئێستا جۆرێکە لە بۆکو بڵین وابەستەبوون بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا سربەخۆنی ئەم پەرلەمانە تا ئێستا بۆ موچەی کارمەندەکانی چاوەڕێگا کاگنێکی چەندێ پارە بنێرێ بۆ پەرلەمان تا ئێستا خەرجی ڕۆژانەی نەول پەرلەمان چاوەڕێی وەزیری داراییەکەن چۆن مەبلەغە پارەیان بدەنێت سەرفیکەن بۆ خەرجی ڕۆژانە و بۆ مەسرەفی ڕۆژانەی ناو پەرلەمان و دادگاکان ئەبێ سربەخۆ بن ئەبێ بودجەی خۆیان جیابێ و بودجێکی سەربەخۆیان هەبێ پێویستیان بۆ نەبێ بڵێ کاگنێچیر ئێستا چاوی لە دەستی بەڕێز کاگنێچیروان بارزانی و کاقوبات تاڵەبانی و کاگوەزیری داراییە بۆ ئەوەی کە موچەی ئەندام پەرلەمانەکان بدا و کاتێکیش چوونە ئەوێ یەکەم ئیشیان ئەو بوو سزای ئەندام پەرلەمانەکان من خەڵکی کوردستانی سەوازانێ هەموو ئەندام پەرلەمانی کوردستان 8 ملیۆن دیاریە ئێستا سەرباری ئەوەی هیچ ئەندام پەرلەمانێکی کوردستان ئۆتۆمبیلی خۆی پێ نییە موچەی هەر یەکێ لە ئەندام پەرلەمانی کوردستان کرێخانەکەی لێ دەکەی 1,750,000 دینارە کە پارەی مەسرەفی بەنزینی سیارەکان پڕ ناکاتەوە کە بەکارێنن پارەی مەسرف و چاکنەوەی سیارەکان پڕ ناکات کەواتە ئەم پەرلەمانە پەرلەمانێکی کۆیلەیە من پشتگیری قسەی کاگنەوزاد دەکەم قسەکەی تەواوە پەرلەمانی کوردستان ئەبێ خۆی دەرباسکە کۆیلەی دەست حکوومەتە خۆی دەرباسکە لە هەیمەنەی حکوومەت و بەچی دەربازە بێ بەوەی حکوومەتێکی مؤسساسی دروست بێ حکوومەتێکی وا بێ کە دەسەڵاتەکانی قەضایی دەسەڵاتی عفوەن دادوەری دیاسادانان و جێبەجێکردن لە یەک جیا بکرێتەوە و میزانیە بێتە تا ئێستا ئێمە قسەکەی ڕاستە کاگنەوزاد تا ئێستا ئەوە 5 ساڵە ئێمە لە ناو پەرلەمانین 1 ساڵ بودجە نهاتووەتە لای ئێمە سپاسم دواتر قسەی لەسەرەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دواتر ئەگەڕێین و لای کاگنەوزاد لە هەولێر لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بسيط نية بسيط نية آخر بسيط نية وای سال بازارەکاندا برنجی مەحموود نەماوە ناوباگەکەی لە دەستداوە بەزێت نییە بەزێت نییە شێفوریا کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک ناوزە دەگە بگەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە خەڵکی کوردستان ئێستا چاوەڕێ مەسەلەن بەغدا و هەرێم لەسەر مەسلەی موچە ڕێک بکەون ئێوە پەرلەمانتارن لە بەغداد هۆکارەکەی لە بەغدایە یاخود هۆکارەکەی لە هەرێمی کوردستانەوەی کە ئێستا مەسەلەی دۆخی موچە چارەسەر ناکرێت لە ڕاستیدا بەر لەوەی من هۆکاری چارەسەر نەکردنی دۆخی موچەی یان بێموچەیی هەرێمی کوردستان وەڵام بدەمەوە حەز دەکەم ینی ئەو تێبینیە بدەم طبعا منیش لەگەڵ قسەکانی بەڕێز کاکمەرم کە دەڵێ ینی پەرلەمانی عێراق نەیتوانێت کۆمەڵێک شتێ بیکە من هیچ کاتێک دڵخۆش نیم بەوەی کە پەرلەمانی کوردستان بە پەرلەمانێکی دەستەمۆ یان پەرلەمانێکی زەلیل و کۆیلە ببینم لە بەردەم ملەتەکەمان و لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی عێراقیش بە پەرلەمانێکی چالاکتر و ئەکتیڤتر ببینم ئێمە قسە لە دوو دۆخی جیاواز دەکەین بۆیە ناچارین بەوەی یعنی ڕاستیەکان باز بکەین پێم خۆش بوو یعنی پەرلەمانی هەرێمی کوردستان پەرلەمانێکی ئەکتیڤتر و کاراتر بایە و ڕاستیەکەی ینی گرنگە ینی پەرلەمانی عێراق توانیوێتی وەزیر لابدا و باسم کرد توانیوێتی ینی جێی با بڵێن ترس و دڵەڕاوچەی حکوومەت و سەرۆک وەزیران و جێگرەکانی بێتن هەر کاتێک کە پەرلەمانی عێراق دێتە دەنگ یان لێپرسینەوە لە کەسێک وەزیرێک کاربەدەستێک لە عێراق دەکات کەس ناتوانێت ڕزگاری بکەوە پەرلەمان وەزیری شیعە و بەرپرسی شیعەکانیش بانکێشتی پەرلەمان کرانە بەڵام بەڵام ئێمە پەرلەمانتارانی کورد ئێمە وەزیری شیعە کراوە بانکراوە بەڵام لە متمانە یعنی کاتی متمانە لێسەرنەوە دەرنەچەوە بە خۆمان دەزانین یعنی پەرلەمانی عێراق ئیرادەکەی لەدەست پەرلەمانتارە ڕاستە حزبی سیاسی و بزوتنەوەی سیاسی و ململانی سیاسی تێدایە من قسەکەم ئەوەیە ینی بۆچی پەرلەمانی کوردستان مڵک بێت یان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان مڵک بێت لەسەر یەکێتی و پارتی یعنی بۆچی ناکۆچی و سراع و ململانی تێدا نەمێنێ هەر کاتێک یەکێتی و پارتی ڕێک دەکەون من
نا لەوێ شیعەکان نین لەوێ کوردیش دەجوڵێ و سونەکانیش دەجوڵێن و ئیرادەیەک هەیە ناکۆچی ململانەیەک هەیە لە نێوان لایەنەکان زۆر باشە پەرلەمانی کوردستان بەس ئەمە تەواو بکەم ینی کاتەکە زۆر ناگرم هەر کاتێک یەکێتی و پارتی لەم کوردستانە چ لە پەرلەمان چ لە حکوومەت چ لە کایەکان جوابی مالی چیش دەدەمەوە کە ڕێک دەکەون لەسەر شتێک تر ئەوانی دیکە هیچ دەسەڵات و هیچ هێز و توانیان نامێنێت قسەکە لێرەوە بەڵام لە عێراق وانە لە عێراق ینی سونە دەتوانێت قسە بکە لە ناو ماڵی شیعە زۆر جار جیاوازی دروست دەبێت بۆچی کاتێک کە حکوومەتی عێراق دێ کۆنتترۆلی ئەو ناوچانە دەکاتەوە کەرکووک و دووسخورمات و هەر شوێنێکی دیکە مەخمور بۆچی پەرلەمانتارانی کورد ناتوانن دەنگ بکەن قسە بکەن من حەز دەکەم ینی ئەو ڕوونکردنەوەی بدەم جارێ پێش هەموو شتێک حکوومەتی عێراق پەیوانی ئەو ناوچانە داگیر کرابن ئەو ناوچانە کێشە لەسەر بوونەوە حکوومەتی عێراق هێزەکەی دەسەڵاتەکەی مافی ئەوەی بووە لەو شوێنانە بێت لە کەرکووک بێت لە مەخمور بێت لە هەموو شوێنێکی عێراق مافی ئەوەیە بوونی هەبێتن و ئەو ناڵێ من هاتوومە داگیرم کرد من دەڵێ هاتوومەتەوە هەر کەسە کات بێتە پێشم خۆی ڕوبڕی ئەو واقع بووەتەوە و ئەگەر قسە لەسەر شەهیدبوونی پێشمەرگە قارەمانەکانی کوردستانە ئێخۆ لە ڕوبەڕووبوونەوەکان حەشتی شعبی و هێزی عێراق و عسکەری عێراق و پۆلیسی عێراقیش ئەوانیش کوژراون ینی دەبێ ئێمە ئەم حاڵەتە لە بەرچاو بگرین بۆیە ئەگەر ڕخنەیەکیش لە ئێمە بگیرێکە بۆچی بەرامبەر بە واقع قسەمان نەکردووە قسەمان کردووە بەیانمان دەرکردووە و داوامان لە دەستەی سەرۆکایەتی کردووە بەڵام با ئەو واقع لە بەرچاو بگرین دوای ڕیفراندۆم منطقی کورد و منطقی هەرێمی کوردستان ئەوەندە لاواز بووە تەنانەت پەرلەمانتارانی کورد بە نەوعێکی جیاواز لە ڕابردوو گەڕانەتەوە بەغدا ینی با ئەمەوە لە بەرچاو بگرین کاتێک ئێمە مافی ئەوەی نەبووە ینی کورد لەناو کۆبوونەکانی پەرلەمانی عێراق بەشداریش بکە هەتا بەم ئەخیرانە ینی بە چەندین هەوڵ و هیممەت توانرا ئەو پەرلەمانتارانەی کە شەکوایان لەسەر بوو بەشداری ڕیفراندۆمیان کردبوو توانیمان بیان گەڕێنینەوە ینی واقعەتی جیاواز هەیە لە عێراق لەوەی جیاوازترە لەوەی پێشووە بێت ئەگەر بێنەوە سەر مەسەلەی موچە ینی چێ سەبەبە و چێ هۆکارە بێگومان ئێمە دەزانین ینی ئێمە لە بەردەم هەرێمی کوردستان و بەغدا ئێمە ینی هەستی نەتەوایەتیمان و پەرۆشیمان بۆ ملەتەکەمان بۆ خاچی کوردستان وامان لێ دەکات ئێمە دایم ینی خۆمان بە تاوانبار نەزانین ینی ئەوەی بەرامبەرمان بمانەوێ نەمانەوێ ناحەزێکە عێراق ئێستا ئێمە ئەو ڕۆ بەناچاری لە ڕابردووە ئێستاش لەگەڵ عێراقین بەڵام حەقیقەت و پێداگرتن لەسەر ڕاستیەکان من ویژدانم ڕێم پێ نادا ینی تەنها حکوومەتی عێراق تاوانبار بکەم و حکوومەتی هەرێمی کوردستانی ساغڵم لێ دەربێنم نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو هەموو ئەو چێشانە بووە کە لەگەڵ بەغدا هەمان بووە سربەخۆی ئابووری ڕاگەاندووە نەوتی هەرێمی کوردستانی فرۆشتووە کەس نازانێ عەقدەکان چۆن بووە و خەڵکی کوردستان موچەی وەرنەگرتووە و ینی هەموو ئەوانە هۆکارن ئێمە لە مەسەلەی گومرگەکان لە مەسەلەی فڕۆکە خانەکانی هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵێک پێشێرکاری دەستوری هەیە کردومانە بۆ معنانات حکوومەتی عێراق پێشێلی دەستوری نەکردووە ینی غەڵەت حەز دەکەم ینی غەڵەت لەو بابەتە تێنەگەن لە قسانێک کە من دەکەم حکوومەتی عێراقیش پێشێلی کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک بەرگەی یاسایی دەستوری عێراقی کردووە بەڵام ئێمە قسەکەمان دەبێت ئەوە بێت ئایا لە تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چێ زەرمەندە طبعا هەرێمی کوردستان هاوڵاتی لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراق لە ماوەی هەموو ئەو ساڵانەی ڕابردوو بە ئەو دۆخە سەربازی خراپەی کاری بووە داعش هاتووە کەچی موچەی فەرمانبەرانی خۆی داوە ژیان و گوزارانێک لە بەغدا هەبووە کار و کەسابەت هەبووە بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی تێکچوونی پەیوەندەکان بەداخەوە پەیوەندیانش پەیوەندی حزبی شخصی بوونە یعنی هەر کاتێک کە پەیوەندی پارتی لەگەڵ بەغدا خۆش بووە پەیوەندەکان لەگەڵ هەرێمی کوردستان باش بووە هەر کاتێک پارتی پەیوەندەکانی لەگەڵ بەغدا تێکچووە پەیوەندەکانی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان تێکچووە دەبێ مەلەفی کورد لە عێراق لەدەست خەڵکی کوردستان لەدەست حکوومەتی هەرێمی کوردستان لەدەست هەموو حزبە سیاسەکانی کوردستان بێت ئەوە باجی ئەو عەقڵە تاگڕەویە لە هەرێمی کوردستان دەیدەین کە لە ڕابردوو پەیوەندیەکان خراپ بوونە وای کردووە کە ئێمە تووشی ئەو دۆخە ئابووریە سیاسیە کۆمەڵایەتی خراپە بین کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت موچەی فەرمانبەرانی کوردستان بگەڕێتەوە لە بەغدا ئەگەر دەمانەوێت بودجەی خەڵکی کوردستان لە بودجێ گشتی عێراق بگەڕێتەوە دەبێ ئەم خاڵانەی خوارەوە بکەین یەکەم سەردەمی یەکێتی و پارتی بە تەنها لە ناو حکومڕانی بەسەر چوو
یعنی ناکرێ ئێمە تەنها دوو حزبی سیاسی لە کوردستان هەبێ و پەیوەندەکانی لەگەڵ بەغدا بە میزاج و بە عەقڵ و بیربۆچوونی ئەوان بچێ بەڕێوە. دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تەمسیلی خەڵکی کوردستان بکات، تەمسیلی هەموو لایەنە سیاسەکان و هەموو پێکاتەکانی خەڵکی کوردستان بکات. ئەوە یەکەم. دوام ئێمە دەبێ بە زۆر بە شەفافانە ڕاستگۆیانە بچینە بەردەم حکوومەتی عێراقدا بنشین. دۆسیەی نەوت چۆنە و عەقدەکانمان لەگەڵ تورکیا لەگەڵ رووسیا چۆن بووە بەم شێوەیە باسی بکەین. سەردەمی پینۆپەڕۆکردن، سەردەمی دیزە بە دەرخۆنەکردن کۆتایی پێ هاتووە. حکوومەتی عێراق ئێستا لە ئێمە قبوڵ ناکە ئێمە وەکو جاری جاران کە ئێمە هەرێمی کوردستان دەوڵەتێک بوون لەناو دەوڵەتی عێراقدا. ئێستا ئێمە هەرێمێکین لەناو دەوڵەتی عێراق. ئەو بنەما دەستوریانە ئەو چوارچێوە دەستوریە چییە؟ ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا هەموو دنیا جەخل لەسەر ئەوە دەکەنەوە. ئێمە نابێ فێڵ لە خۆمان و نابێ فێڵ لە ملەتەکەمان بکەین. ئەوەی کە لێمان دەخوازێ ئەوەیە ئێمە لەمە دووە بەڕاشکاوانە بە جەریانە بە بین کەم کوڕەکان لەسەر هەڵەکان دابنێن و اعتراف بە غەڵەت بکەین و داوای پشتیوانی لە ملەتەکەمان بکەین، داوای پشتیوانی لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین. ئەو کات حکوومەتی عێراق ناچار بکەین بێتە سەر مێزی گفتوگۆ. سپاس دەکەم کاومەر سەبارەت بە یادداشتەکەی خۆتان کە پێ دوایە وەڵامتان درێتەوە کە لێپرسین لە حکوومەت بکەنەوە بۆ وەزیری سامانە شتەکانیش باز لەوە دەکرد کە گەڕابەوە دووبارە گەڕاوەتەوە دەرەوەی وڵاتیش. بە پێ و زانیارەی من هەمە لەسەر خودی یادداشتەکە نووسراوە هەڵبگیرێ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانەوە یادداشتێکتان پێ ئەو زانیارەی من گەژ نازانم چەند ڕاستەیانە لەسەری نووسیوە هەڵبگیرێ بۆ هەڵبگیانی حەفز بکرێ کاتی نییە لەم کاتی نییە بەڵێ بۆچینی ئێمە زۆر کاتی بوو کە بێت و حتا ئێمە ئەگەر بتوانین متمانە لە حکوومەتەکەش وەرگرینەوە بڕای من نەخێر بەم جۆرە کارکردنی کە ئێستا پەرلەمانی کوردستان کاری تیاکاوە بەم تشکیلەی کە ئێستاکی هەیە بە تەسەوری من ناتوانین وە بەڕێز ئاشتێورامیش پێم وایە بەبێ ئەو زانیارانی من هەمە نەماوەتەوە جارێکی هێناوێتەوە بۆ ئێرە و حتا دوێنێ ئامادە نەبووە لە کۆبنەوەکە لەگەڵ ئەمە وەڵامێک نەبوو بۆ یادداشتەیەوە کە دوێنێ ژنان هێنا بۆ پەرلەمانیش کەوە پێشتر مەسەندەی پەرلەمانتار باسیەوە دەکە ئینتەرپۆڵ تێگەێنی هەندێکیان دەنگ دەبێت بێتە پەرلەمان و لێپرسینی و جدی لەگەڵا بکرێ. ئیتر ئەوە توانای پەرلەمانی کوردستانە من بۆ تۆم باس کرد ینی پەرلەمانی کوردستان بەم شێو و شکڵ و ئیشکردنە من بۆ یەکێکم لەوانەی کە باوەڕم بەوە نەبوو ئێمە وەکو بزنەوەی گۆڕان بچین ناوە دەسەڵاتەوە لەسمانی نۆی ساڵی 2014 سەرەتا ڕێگریم کرد لە چوین ڕێی خۆم بود کە نەچێ ناو حکوومەت مانگی نۆی 2014 بەیانێکمان کرد لەگەڵ برای بەرزم دوکتۆرشەکە داوای کشانەوەمان کرد لەوەرە بەم شێوە کارکردن لەگەڵ حکوومەتان ئێمە ناتوانین هۆکارەکەی پێم وتی هۆکاری ئەوەی ئێمە پەیڕێوی ناوخۆی پەرلەمان دەست و مەچەکی پەرلەمانتارەکانی کڵۆم کردووە ئەمە زۆر خەتەرناکە. یعنی ئێمە دەستمان ئازاد نیە کاتی خۆی ئەم پەیڕێوی ناوخۆیە بە شێوەیە نووسراوەتەوە کە لە خزمەت حکوومەتی هەرێمی کوردستانە بێ وەکو پەیڕێوەیەکی ناوخۆیەکەی ئەوەی لای ئەندامانی پەرلەمانی عێراق نییە پەیڕێوی ناوخۆی ئێمە پەیڕێوی ناوخۆیەکە وەکو پێوتی کاڵا بەقەدەر باڵای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە بەس ئێمە دەستمان برد بۆ هەموارکردنی دەوری 30 مادەشمان لێ هەموار کردووە بەڵام بەداخەوە ئەو وەزعی بەسەر ئەگەر ئەوەی کە زۆر گرنگە بۆ ژیانی خەڵک مەسەلەی موچەیە بەڕای من چی بکرێنی چارەسەر چییە بۆم بە تەسەوری من ئەنی هەڵبژاردنێکی پێشوەخت ئەم حکوومەتە بگۆڕێ وەکو کاک نۆزاد باسی کرد دەوری یەکێتی و پارتی کۆتایی هاتووە پێویستە حکوومەتێکی نوێ تشکیل بێ ئەو حکوومەتە حکوومەتێکی مؤسساتی بێ دەسەڵاتەکان هەمووی لێک جیا بێتەوە حکوومەتێکی دەستپاک بێ حکوومەتێکی شەفاف بێ دا پێمان بڵێ داهاتی نەوت بەڕوونی چەندە ئێمە حکوومەتەکەی ئێمە چەند قەرزارە ئایا چەند قەرزاری تووشایە چەند قەرزاری کۆمپانیەکانە وەکو لە سەرتاوە باسم کرد و عەدالەتیشی ئیجتیماعیش پیادە بکە ئەگەر هاتوو کوڕی بەرپرسێک کوڕی سەرۆکی وەزیران ماف و ئەرکەکانی وەکو کوڕی هەمباڵێکی ناو بە حەماڵێکی ناو بازار بوو ئەو کاتە خەڵکیش قەناعەتەکە بەڵام کاتێ ئەوان هایلایف بژین بەڵام خەڵکی کوردستان هەر هەمووی مامۆستایە نەتوانێت شیر بۆ مناڵەکەی بکڕێ بەڕای من ئەمە قابلی قبولی لە ئێستاش دەستێک یەمین هەبێ بەو داهاتە هەرێمی کوردستان توانێت من تەسەوورەکەم ئێستاش ئەم شەش مانگەش تا ئەم لەحزەیە کە ئێمەی تیاین کە خۆیان باسەکەن دەوری 340,000 بەرمیل نەوتیان هەیە و هەروەها داهاتەکان دەوری 8 ملیارد دۆلار لە داهاتی ناوخۆ بەمەشەوە ئەگەر بە پاکی بەڵام ئەوەندە وایان تێکەڵ کردو ئەمان قەرزی ئەم کۆمپانیا قەرزی ئەو کۆمپانیا قەرزی کۆمپانیاکانی ئەوەی نەوت بەرەمێنن یعنی وایان تێکەولیکە کردووە یعنی وەکو وای ئێمە ئەم چەند ساڵە نەوتمان کڕی بێ خۆزگە نەوتمان بکڕێ
نێگە نەوتیشمان کردبارەوەندە قەرزدارە زۆر خۆزگە نەوتمان بکڕێ نەوتمان بکرێ هەرگیز زۆر قەرزدار نەبووین بۆچی ئەوەندە قەرزدارە بووین نەوتمانەکری بەقەدەر بەشی سوتەمەنی و بەشی بەنزین و بەش ینی من لەمە زیاتر نەوتمان بۆچی بوو لەبەرەوە بە هیچ جۆرێ ینی نەوت کارەساتی فرۆشتنی نەوتی سەربەخۆ بوو کاکە نەوزاد باسی کرد کارەساتی گەورەی بەسەر هەرێمی کوردستانە هێناوە لەبەرەوەی خێر و بەرەکەت نەوت لە خزمەت چەند کۆمپانیایەکا بووە پێم وایە دووسێ کۆمپانیان ئەم دووسێ کۆمپانیاش لەژێر سایی بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە بوون یعنی ئەگەر دایرێکت مباشرەتەن ئەمانە خاوەنیان نەبوو بن لەژێر سایی ئەوە نابوون لەبەرەوە بەڕای من ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئیفلاسی کردووە بەڵام کۆمپانیەکان دەوڵەمەند بوون ئەزانێ وەکو چیوایە ببوورێ وەکوایە سوپەرمارکێتێکت هەبێ لە تەنیشیشەوە دوکانێکی بچووک هەردووکی یەک کەس ئیدارەی بدا سوپەرمارکێتەکە مافی گشتی بێ ئەمیکەشان مافی تاک کەس بێ هێواش هێواشدەم سوپەرمارکێتە براوە خراوەتە سەر دوکانەکە گەورە بووە سوپەرمارکێتەکە ئیفلاسی کردو و ئێستا دوکانەکان گەورن دوکانی کۆمپانیەکان و ئەوانەی لە سای بەرپرسان گەورە بوون و دەوڵەمەند و زەبەلاحن بەس دیار نین بەس بەڕای بەتەسەوری من لە دەستی ئەمینا بێ ئێستش ئەگەر عەدالەتی ئیجتیماعی هەبێ بەو پارەی خەڵکی کوردستان قەناعەتەکە بەڵام نابێ کوڕی بەرپرسێک و بەرپرسێک فەرقی هەبێ ئەرک و مافەکانی فەرقی هەبێ لەگەڵ هیچ کەسێکە لە هەرێمی دەکەم کاک نەوزاد کاتمان کەمەوە پێشتر بەڕێزت باس لەوەکت کە حکوومەتی هەرێم لە هونەری بخۆ دووتت دزیکردن زیرەکە و پێشتر لە بەرنامەیەک لەگەڵ ئێمەدا چەند مانگێک لەم وەرباس لەوە کە قەیرانی دارایی لە کوردستانە درۆیە هەن ئێستا شەمان بۆ چونت یان بۆ چونت گۆڕاوە لە ڕاستیدا ینی کێشەی کەمی موچە و کێشەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان گرێدراوی کێشەیەکی گەورەترە لە هەرێمی کوردستان ئەویش کێشەی عەقڵیەتی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەم عەقڵیەتی حکومڕانیە یان ورتر بڵێن بەم عەقڵیەتی یەکێتی و پارتیە لەناو حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر هەموو نەوتی دنیا هەموو بودجەی دنیا هەموو پارەی دنیا بدەیە دەست ئەم حکوومەتە ناتوانێت موچەی خەڵک بدا یعنی ئەم حکوومەتە تێر نابێت چاوی تێر نابێ چونکە ناتوانێ بەرنامەیە بێ پلانیە بێ نەخشەیە بێ بۆ چارەسەرکردنی قەیرانەدارایەکانی خەڵکی کوردستان بۆ پێدانی موچەی خەڵکی کوردستان خۆ ئێمە لە بیرمانە ینی چێلگەنەوتەکانی هاڤانا بای حەسان و چێلگەنەوتەکانی ناو هەرێمی کوردستان و هەموو ئەو داهاتانەی کە لە گومرگەکانی هەرسێ گومرگەکە وەردەچیران و بە هەموو ئەو بازە ناحەق و نەعەدالەتانەی کە لە خەڵک وەردەچیرێ نەیان دەتوانین نی موچە و چارێکە موچە بدەن ئێستا ینی من پێم سەیرە ینی ئێمە دەگەڕێنەوە بەغدا بەم هەمان عەقڵیەتە بەم هەمان بیر و بۆچوونی پێشوو جارێکی دیکە ئێمە خۆمان هەڵدەخەڵەتێنین لەبەر ئەوە ینی چارەسەری ڕاستەقینە ئەوەیە ئێمە بیر بکەینەوە لەوەی ئەم شێوازی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ناتوانێت ڕزگارمان بکەوە ناتوانێت موچەمان بۆ دابین بکە بەڵێ من لە ئێستاش لە هەمان بیر و بۆچوونی کۆنمەیە لە کوردستان قەیرانی دارایی نییە و درۆیەکی گەورەیە هەر کەسێک پێی وایە بە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانەیە قەیرانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانەیە قەیرانی حکومڕانی و قەیرانی غیابی عەقڵ لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان هەیە ئەو پارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و ئەو نەوتێکە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئیدارەی جوانی بدرێ و ئەگەر ڕێک بخرێتەوە دەتوانین موچێ پێ بدرێ بەڵام تۆ بەتەمابی بەشێکی هەرە زۆری داهاتی کوردستان بۆ خۆت ببەی بۆ گروپێک ببەی بۆ تاقمێک ببەی وڵات چارەسەر ناکرێ ئەو کێشانەی لە هەرێمی کوردستان سپاس دەکەم کاک نەوزاد کامەگەن زۆر وەکتنی خولەک کورتی من یەک شتەڵێم لێرەوە بە بەڕێز کاگنێکی وان بارزانانی کاقوبا دەڵێم لە هۆڵی سەعد عەبدوڵڵا لە ساڵی 2014 بە ئێمەیان وت بەبێ کەرکووک لە ئارا نەبوو داعشش ناتبوو کۆتایی ساڵی 2015 1 بلیۆن بەرمیل نەوت هەناردە ئەەکەیت ئەمە نەما ببوورە یەک تیژماوە بە جەنابی کاک نەوزاد ڕاستە سوپای عێراق مافی ئەوەیە بێتە ئەو شوێنانە بەڵام مافی ئەوەی نییە خانوو بسووتێنێ تووس خورماتوو بسووتێنێ تعڕوزی ناموسی خەڵکە نەخێ خوڕم پێ ئەو پێشەلکاریانە بە هیچ جۆرێ مافی نییە سوپای عێراقی لەبەرەوە ئەبوایە بانیان بکردنایە لێ بشتێنەوە زۆر سپاس بۆ میوانەکان و خواتان لەگەڵ بەڕێزی